برن يك روشي ما بو برن بيشمي دراسة داد قوي جمعي ديم أو غير مكي ما شاء الله دلت وتنا أو إلى رب العالمين بس أو أقبارن باري قال ممتازي هيو زور باشا إيش كساري قال والله زور رجل ما كرديه تمشاك أو قال مكي بقى مواقران فرد شمياي تاني شمياء بمليون الشيء شكلك الدنيا ما حتى يستوعني وزارتك شتوقع يعني ما تشوف العكاين ندى أبي أودرابي برهمي دبي أيش آمن درابي بس شوية تمشاك برهمي نابي وانت الساعة صار فنزيفت برهمي هيزني لما أجي دوازنا ما تسمع بأي شيء كرديا تو ما كرديا شمياء ما ليدا درمان ما ليدا إيه حتى هاتم بناش في نار ما بو ما جي دوش سي أبوي باراني بو إيش كسر لما كردو نقم أول ما تخيل حتى صلي أو حالي أي أودرابي برك استفادة دبيت أنا درابي استفادة ناك تاني شمياء بمليونش حتى يعني وزارة كشتوكا يكفر شيء ماشي نادي فلاحي. ترى قرانة قنم قرانة أم سيدور مساندية سيدور ما كش أوه أخوي كده في 6 مليون زر هذا كان لي أخوي سما لو حيوان ما عندنا بس قلت ما بس خوي قبل قبارنا اشتغل وبدو بارنا كباري برك أو قرانة باكر وأنا أو حاله بأخوي يعني صار خليه ده بقى أقري ذاك أو بيناكل أما إسا 2004 پازده پاره ما ورنا قرديا أخي فلاح بس تسبكاتنا 2004 پازده بخوميت ما سن پاره لكن حكومتي العراق نيدا بهجده هزار استمر 15000 حدي من دبري بارانا كنيا بارانا كتم جنم بخوي وكو جنم لمانجي يازده أما توي دكين حتى تقريبا مانجی دەوروبەری 6 ئەتۆ ئیسابی وێ بکە لە مانجی 6 تا دەوروبەری 6 تقریبان 5 مانگ دەکا ئەو 5 مانگەی بە معدلی ئاوی دێ ئەگەر لەو کاتانەی باران بیتن ئاوی ناوێ ئەگەنا دەبێت و ئاوی بدێ بە بەردەوامی ئاوی بدێ ئەگەر ئاوی نەدەی گەنمەکی ئەو هات ناداتێ وشکە ساڵی باران کەم باری ئەگەر بارانیش کەم بباریتن تەبعاً وشکە ساڵی دەبیتن ئەو گەنمەکی ئاودرابی نالۆی وشکە ساڵی نییە لەبەرێت و ئاوی دەدەی خزمەتی دەکەی هەموو شتێک خزمەتت کرد نابتە تێک ناستن دەبتێتن ینی گەنمەکە دەبتێ بەس مەسرفی زۆرە بۆ نمونە ئەوە کارەبای دەوێت بۆ نمونە گازی دەوێت ئەو مەچینانە هەم بە گاز ئیش دەکەن گازیش گرانە گاز بۆ نمونە ئێستا عالیەن لتری گازی بە 850 و 825 دینارە ئێدەوەرە ئەتوو 3 مانگ تا 4 مانجی ئیساب بکە ڕۆژانە 8 لتر گاز 9 لتر گازت دەڕوە هەموو ڕۆژێ ئەوەندە دەڕوە بۆمە ئیساب بکە 5 مانگ 4 مانگ ئەوەندە دەیکات چەند پارە حکوومەتیش دەرێ گەنمی وەردەگرین بە 750,000 دیناری بە 750,000 فەلاح هیچی لۆ نامێنێتەوە بگرە ماندی بوونیشی لۆ نامێنێتەوە هەمووی گشتی زەرەرە یعنی هەر هەمووی زەرەر لێ دەکاتن ئێگە تو هەموو ساڵێک کە زەرەرت لێ کرد ئیستیفادە چ لەو گەنمەی دەکەی هیچ ئیستیفادە لێ ناکەی طبعا ئێستا کەگەر بە ملیۆنێکی وەرگری کەمێک لۆ فەلاحی دەمێنێتەوە باش عەقی ماندی بوونەکەی و لۆی دەمێنێتەوە تقریبا نێزیکەی 150 دۆنمەکمان تۆ کردیە هەر 150 دۆنمیشمان ئاودایە باشە گەنمەکە زۆر باشە ئەگەر ئەتوو ئاوی دەی بەرێوەڵا بڕیاری دەبیتن لەبەرەوەی ئەتوو سەماتی لێ دەدەی و دەرمانی لێ دەدەی و دەبی مەسرەفی بکەی ئەگەر مەسرەفینەکەی باش ناکاتن بەرێ من ئەو جێی کە ئاو نەدرابی نەوەڵا دەغر بەخوای تقریبا ئەوەندە شین بوو هیچ بوو بەرێ باران نەبوو بارانەکە بڕک تاخیر باری بەو دوای کەمەک باران باریێژی ئیستفادەی نەبوو هیچ چاوکاریەک نییە لەلایەنی حکوومەتیەوە هیچ لایەنی حکوومەتی عێراقیە و حکوومەتی هەرێمیش هیچ چاوکاریەک نییە لۆ فەلاحی بە گشتی نەک باسی خۆم بکەم بە گشتی ئەمن باز دەکەم باز لە هەموو فەلاحەکان دەکەم تعدا دەکەم ئەگەر یەک بتل دەرمانیشی وەرگرت بیتن ئەوەی وەریشی دەگری بە گرانەوە دەداتێ بە گران دەداتێ نەک برێ بە هەرزان بداتێ ینی بۆ نمونە ئێستا چیمیا نییە فەردەی چیمیای 7,000 دیناری یەک فەردەی مەرەکەب تەنی ئەو گەنمەی بە 16 وەرەقەیە تەنی کە دەیکڕی چیسەیە کەپسە
تەنی بە 16 وەرەقەیە 15 وەرەقەیە 14 وەرەقەیە ئیدێ ئەڵڵا حکوومەت ئەگەر بداتێ تەنی بە 16 وەرەقەی دەکڕی هەر تەنێک یعنی ئەتو باز دە زەرەر بوونی گەلمەکەی دەکەی بەرێ ئەرێ وەڵڵا ئەگەر بە 750 لێ ماوەگری ینی زۆریشمان زەرەرە نەک بینەوە حەقی خۆمان بینەوە زۆریشمان زەرەرە ئەرێ وەڵڵا زۆریشمان زەرەرە تقریبان برێ تەنی برێم چەند ینی نێزکەی 200 هزار مان زەرەرە ئەگە تو زەرەری لێ بکەی بەخوای سارشکە نایکەی غێری حکوومەتیش ئەگەر ئەمن نیکەم و فەلاعیدی نیکە ئەدی حکوومەت لە چێ گەرمی وەربن بەڕاستی ئەو ساڵ دیاردەی وشکە ساڵی هەمان دیاردەی پار ساڵە ئەگەر خراپتر نەبی کاریگەریی زۆریشی هەیە لەسەر بەرهەمی گەنم بە تایبەتی دێمیەکان ئەو بەرا ئەو ڕووبەرەی دێمیە کارێکیش زۆر هەبوو بەڵام بە سێ قۆناغ سێ زۆنمان هەیە زۆنی نامسۆگەر نیمچە مسۆگەر و مسۆگەر هەرێک و ئەوش کە سال هەر زۆنەک و بە تایبەت کاریگەریی تایبەت و بە ڕێژەی خۆی تاسیری لێکردیا نامسۆگەرەکان ئەو داتانێ هەتا ئێستا دەپرسم و دێتە بەردەستم هەر وشکە ساڵیش تەواوە بڕشتیان نزیکەی هەر سفرە واتە دوورنە ناکرێن بە تایبەتی ئیدارە گەرمیان هەر وشکە ساڵیان بە فەرمی ڕاگەیاندیە و هەولێر چەند ئەوەکمان هەیە ئەوانەی لە زۆنی نامسۆگەرن ئەوانە هەر عینەن سفرە بەرشتیان و ئەوان ڕووبەری پێشنیارکراومان ژمارەی زۆر باشە 3,500,000 دۆنم بەرەو سەرەوە ساڵانە ئەومان هەیە ئەو ڕووبەرەمان هەیە هەمان ئەم ساڵش هەمان ڕووبەرە و هەمان پێشبینی کراوە بەڵام بەداخەوە کەم دیاردەی وشکە ساڵیەوە 2 ساڵ بۆ ڕۆچمەی گرتیا هەمان کاریگەری پار ساڵ دەبی ئەگەر زیاتریش نەبیتن واتە بەرهەممان زۆر کەم دەبتەوە ئەو ساڵش خۆی پێویستی هەرێمی کوردستان ساڵانە بە 950,000 تەن گەنم هەیە لە هەموو بوارەکان ئیتر ئاردا ساوارە ئەوانی تکەیە هەر هەمووی 950,000 تەن گەنممان پێویستە پڕکردنەوەکەی ئەکید بە هاوردە پڕ دەکرێتەوە هەرچەندە ئەو ساڵە هەر نرخەکەی جیهانی هەر زۆر بەرز بووە سێقاد و بگرە چارقادیش بەرز بوویتەوە خۆمان وەکو بەجەنابم 950,000 تەنمان پێویستە ئەوەی نییە ئەو بڕە گەنمەی کە جوتیاران بەرهەمی دێرین تەسلیم سایلۆکان دەکەن کەواتە پارەکەی حکوومەتی فدرال دەداتەوە بەڵام لە سایلۆکانی هەرێم بەرهەمی هەولێر لە سایلۆ هەولێر تەسلیم دەکرێت بەرهەمی دۆک لە سایلۆ دۆک تەسلیم دەکرێت ئەمانە ئەمبار دەکرێت بۆ بەکارهینانیان لە داباشکردنی بەشە ئارزوقەی لە پتاقەی باە ماران دێتە بەردەستمە ئەوی تەسلیمی سایلۆ دەکرێت ئەمما ئەوی ئەو جوتیارانەی تەسلیمی سایلۆ ناکەن نازانرێت چەندە و بڕەکەی چەندە و چەند جوتیار تەسلیم کردیاننا بەڵام ئەوەی فەرمی کە تەسلیمی وزارەتی تجارە کرا پارەکە 126,000 تەن بوو هەموو هەرێمی کوردستان باێ پێشبین دەکرد ئەم ساڵش هەر لەو ژمارەی بیتن تۆزە کەمتر یان زیاتر ینی ئەوەک نابیتن فەرقجایکی زۆر نابیتن ئەوەی تەسلیم دەکرێت ئەمما بەتەکیید هەیە تەسلیم ناکە هەیە هەڵدەگیر و خۆی بۆ ساڵچکە ئەمباری دەکە ئەو شتانە شەر هەیە یعنی لە باشترین حاڵەت احتیمالە بگاتە 300,000 تەن ئەمی ئەو ساڵە خۆشبەختان ئەم ساڵە بە 750,000 نرخی تەن دابین کرا یعنی ئەوە بە 750 وەردەگیر لە سالیۆ ئەوە پلەیەک بەتەکیید پلەیەک ئەویت کە 50,000 کەمترە چ لە ینی بە تەواوی دقیقی ژمارەکەم لا نییە بەڵام پلەیەکەکە کە کێشەی نیە بە 750,000 وەردەگیرێ و احتیمالی شار زوش پارەکان وەکو ساڵانی ڕابردوو نابی تاخیر بکرێت دەستا و دەست بکرێتون یان بە وەجبە و دووەجبی احتیمالێ هەر تەسلیم کرێت لە ماوەی هەفتە 2 هەفتە وەربگیرێت